بەرزبوونەوەی نرخی گۆشتی سوور ڕێژەی گۆشتخواردنی کەم کردووەتەوە. ئێستا نرخی هەر کیلۆیەک گۆشتی سوور لە سلێمانی بە 24,000 دینارە. گۆشت فرۆشان دەڵێن لەگەڵ گەشتنی گۆشتی سوور بەم نرخە ڕێژەی فرۆشیان 150 کەمی کردووە. کار لەسەر فرۆشتنەکە هەموو گرانیەک هەچ کاڵایەک بێت کە گرانە بێت تەئسیراتی خۆی لەسەرە بێت، بەڵام نەبوونی بازاڕ و کەمی فرۆشی دوکانارەکان بەعام بە خۆشمانە بە قەسابیشەوە هەتا ئەگاتە هەموو دوکانارەکانی کار ناو سلێمانی و هەرێمی کوردستانان نەبوونی موچەیە کە موچە نەبێت فرۆش زۆر داوەزێت کە موچە ئەبێت فرۆش زۆر باشە، بەڵام هەر گرانی هۆکاری کەمبوونەوەی فرۆشە. هەر لە قەدیمەوە خەڵکی سلێمانی بە خەڵکێکی گۆشتخۆر و خۆشخۆر دەناسرێن. بەپێی داتاکان ڕۆژانە گۆشتی 1000 سەر ئاژەڵی بچووک و 100 سەر ئاژەڵی گەورە پێویستیەکانی شارەکە پڕ دەکاتەوە. هەر ئەمە وای کردووە نرخی گۆشتی سوور بەراورد بە شارەکانی دیکە لە سلێمانی 1000 تا 2000 دینار زیاتر بێت. ئێسێ گۆشت کیلۆی بە 24 تا 25,000 قەناعەتم وایە ئەگەر ئاوا بڕۆ حیوان لە دەرەوەی بڵێن لە شارەکانی ترۆنێ بە قەناعەت و لە 30,000 لێپەڕەکە گرانترە بێ. لە هەموو شوێنێ هەر عادەتەن هەرێمی کوردستان گرانترە، بە سلێمانی بەڕادەیە گرانترە. هەر گۆشت فرۆشان بازاڕیان لاواز نەبووە، بەڵکو بازاڕی ئاژەڵیش هەر ڕوو لە کزیە. ئێرە مەیدانی ئاژەڵانی سلێمانیە، بەڵام جوڵە و گرموگوڕی لە نێوان فرۆشیاران بەدی ناکرێت. مامەڵەکارانی ئاژاڵ ڕێگریکردن لە هاوردەکردنی ئاژاڵ بە هۆکاری بەرزبوونەوەی نرخەکان دەزانن. پێیان وایە پلانێکی ورد نییە بۆ هاوکاریکردنی ئاژەڵداران. ئێستا ئێمە ئەمە 2 ساڵە لە وەرگاکانمان زۆرە، لە وەرگایەکی چاکمان هەیە، قاگێکی جوانمان هەیە، ئالفی لێ بەرێمێنین، هەموو شتێکی لێ بەرێنین، حیوانەکەمان نییە. یعنی هیچ شتێکی لەو بابەتەمان نییە. ئەگەر حکوومەت کار ئاسانی بکات بۆ نمونە ئەبێ حیوانی سەرحی و حیوانی داشت ئەم وڵاتە هاوردە بکرێت بە شێوازێکی تەندروست کە ئەم وڵاتە پڕ بووە، ئەنجا تۆ ئەتوانی حیوانی گۆشت لە هەموو شوێنێکۆ قەدەعکەی. جیاواز لە ڕێگیری لە هاوردەکردنی ئاژاڵ بەشێکی دیکە لە ئاژەڵداران دەڵێن لە ناوخۆش ڕێگا بە گواستنەوەی ئاژەڵ مادرێت. هۆکاری ئەم گرانیە لە هەموو لایەکەیەت ڕێ لێ ئەگیرێ. ئێستا ئاڵوگۆڕ هەبێت لە بینی هەولێر و سلێمانیە، لە هەولێر و بابێت لێرە بڕوا بۆ سلێمانی بۆ هەولێر. کە ئاڵوگۆڕ هەبوو شتەکە بەرەو هەرزانی ئەڕوا. ئێستا ئەم پیاوە لێرە دیە 4 جۆرەکە ئەکڕێ ئیباتەوە بۆ شارباژێر بە خێوی ئەکات ڕێ لێ ئەگرن، ئەچێ بۆ قەراغ ڕێ لێ ئەگرن، سەیتەریەکان هەمووی بەعام بۆ بەڕێگر، بەمە هەرزانی نییە. ئاسایشی سلێمانی ڕەتی دەکاتەوە ڕێگری لە گواستنەوە و هاوردەکردنی ئاژەڵ بکەن و دەڵێن ڕێکارە یاسایی و تەندروستیەکان هەبن کەس ناتوانێت ڕێگری لە گواستنەوە و هاوردەکردنی ئاژەڵ بکات. بەرهەمی ناوخۆی ئاژاڵ تەنها لە 155 پێویستی بازاڕ پڕ دەکاتەوە، بۆیە هەرێمی کوردستان بۆ پڕکردنەوەی خواستی بازاڕ لە چەندین وڵاتەوە ئاژەڵ هاوردە دەکات. لە وڵاتانی دراوسێوە ئاژاڵ بە قاچاق هاوردە دەکرێت. کەمپەی زانیاریەکانی سبەی لە ئێستادا ئێران سنوورەکانی تونتر کردوتەوە و بە شێوەیەکی تونتر ڕێگری لە بە قاچاقهێنانی ئاژەڵ دەکات. خۆشی سەیدا، سلێمانی.